مناسبته مباركة أو كان دعوية بسبن سال مثلا بإسلام الإنسان كمان كان عمري بركته بالكوب ويتجد برهمكاني يوجد سيستم سنري أو كاروان وشجرة طيبة إن شاء الله. أمر ڕێبازی بانکردن بۆ لای خوا بۆ گێڕانەوەی خەڵک و ئاشکردنەوەی خەڵک لەگەڵ خوا ڕێبازی ئەنبیایە عەلەیهیمۇ الصەلاة وەسسەلام. علەمای ئیسلام بۆ موجی داعیەکانی ئیسلام پیاوەژن مسلمانەکان بوونە ئەو داعیەی کە جێگەی ئەنبیا بگرنەوە و وارثی ئەنبیا بن لە گەیاندنی ڕاستیەکان.